قسەی کەسی مسلمان زۆر گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر گرنگی دراوە بە قسەی کەسی مسلمان چۆن بێ قسەی کە ئەگاتە کەسێک یەکسەر دەسەکا بە قسەکردن نەخێر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی فليبدأ أحدكم بالسلام قبل الكلام هر یەکێک لە ئێوە فليبدأ أحدكم بالسلام قبل الكلام پێش ئەوەی قسە بکە با سڵاو بکە واتە سەلامێکە من جار بۆتە دەستپێکی کردنەوە لە سەردانیکردنی ماڵی خەڵکە ئیسلام بۆی دیاری کردوون کە تەقە بدەین لە دەرگا ئیستئذان وەرگرین ئەگەر ڕێیان داین اینجا بچینە ژوورەوە یەکسەر خۆمان نەکەین بە ماڵە ئەمانە هەمووی لە باقەتی کەسی موسڵمانە لە قسەیە لە دڵیە لە هەموو تەسەڕوفاتەکانیە ئەبێ ئەو پەڕی ئەتەکێتی بەکارهێنا بێ کەسی موسڵمان بۆیە ئەگەر کەسێکی موسڵمان لە ناو غێرە موسڵمانە هەر زوو لە دوورەوە دەرنەکەوت ئەبێ لە ئیمانی خۆی بترسێ ئەبێ هەموو ئەخلاق و ڕەوشتە جوانەکانی ئیسلام دەرکەوتێ ئیبن حەزم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە مقدمەی محەلایە قسەیەکی هەیە طبعا ابن حەزم کەوتۆتە بەشی ئەوروپا لە ئەندەلوس ژیانی بەسەر بردووە باسی زمانی خۆیەکە ئەڵێ ئەگەر کەسێک زۆر مرتب وایە زۆر بە تەرتیب وایە لە هەڵس و کەوتیە لە جلوبەرگ و پۆشاکیە لە هەڵسان و دانیشتنیە لە قسەکردنیە ئەڵێ لەناو ئەوروپایە لەو زەمانە پیانەوت ئەم کەسە شەرقیە حتمما موسڵمانە ئەم کەسە موسڵمانە بۆیە ئەوە ئەتەکێتێکی بەرزی هەیە ئەخلاقیاتی زۆر بەرزە بۆیە بازرگانە موسڵمانەکان سبحان الله کە ئەچوونە هەر شوێنێک فەتحی شوێنەکەیان ئەکرد پێش ئەوەی جێشی موسڵمانانی بگاتێ چونکە ئەوەندە ڕەوشتیان بەرز بوو لە بازار و تیجارەت و بازرگانیە بچووکترین خیانەتیان نەئەکرد عەدالەتی خۆیان بەرپا ئەکرد خەڵک لەسەر دەستیان پەیتا موسڵمانە بوو کەسی ئیماندار لە مەسائلی جلوبەرگ و پۆشاکیە ئەبێ زۆر جوان و ڕازەوە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ المؤمن كالشامة بين الناس چۆن خاڵێک لەسەر ڕوومەتێکی سپی یەکسەر دەرئەکەوێ ئینسانی ئیماندار ئەوە لەناو خەڵکا دەرەکە چۆن ئەم مێزەرە سپی ئەگەر خاڵێکی ڕەشی پێوە بێ لە دوورەوە دەرئەکەوێ و چاوس یەکسەر طبعا طبیعەتی ئینسان ئاوایە پەڕەیەکی سپی بێنە خاڵێکی ڕەشی لێبە لە هەموو پەڕەسپێکە و خاڵە ڕەشەکە ئەبینی ئەفەرمێ المؤمن كالشامة بين الناس وەکو خاڵ ئاوهایە ئینسانی ئیماندار هەر لە دوورەوە دەرئەکەوێ جلو بەرگ و پۆشاکی جلەکانی لە ئاستێکی زۆر بەرزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لەو شتانەی کەوا پێی ئەناسرایەوە لەناو هاوڵانە تەنانەت زیاتر دەرەکەوت جلو بەرگ و پۆشاکەکەی بوو کە زۆر مرتب ئێمە ناڵێن هەموو جلەکان لۆک و تازە بێ بەڵام جلەکان زۆر تەرتیبێکی جوان کرابێ حتا لە ڕەنگە کەسی موسڵمان طبیعەتی وەها نییە ڕەنگی دژوار بە یەکتر لەبەر بکە ڕەنگانێک لەبەر ئەکا کە لەگەڵ عمریە لەگەڵ کەسایەتی ئەوە بگونجێ و تەرتیبی جلو بەرگ و پۆشاکی تەرتیبێکی زۆر مرتبە نابێت کەسی موسڵمان شپرز بێ تەرتیبی جل تەرتیبی عەقڵە ئەگەر کەسێک تەرتیبی عەقڵی تەواو بێت تەرتیبی جلەکانی تەواو بێ بۆیە بەڕاستی ئینسانی ئیماندار ئەبێت لەو پەڕی لە باقەتی جلوبەرگ و جوانیا بێ ئەوان نییە بەو شێوازە مەسەڵەن کەسی موسڵمان شپرز بێ